هەڵبەتە هەمومان نەزانین کە دۆخی ناوچەکە بەگشتی لە ناو هەژمونی هێزە دەسەڵاتدار و ئیمپریالیستەکانی جیهانی و ئەقلیمیدا دەگوزارێ و هەریەکە هەوڵ ئەدا لەوەی کە ئاژاوە و پیلانگەڕی و سیناریۆکانی خۆی بەجێ بکات لەم ناوچەیە بۆ ئەوەی ئەجێنداکانی خۆی بۆ ئەوەی جارێکی تر لە دوای 100 ساڵ لە پارچەکردنی چواربەشی کوردستان بەسەر چوار دەوڵەتی داگیرکەردا جێپەنجەیەکی تر یان پلانێکی تر یان مۆدلێکی تر ئاوا بکەن و هەژمونی خۆیان جارێکی تر بپارێزن لەم ناوچەیەدا بە حکمی ئەو دەوڵەمەندیەی کە لە سەرخان و ژێرخانی ئەم وڵاتەیە بوونی هەیە. هەڵبەتە هەمومان نەزانین کە کورد لە چوار بەشی کوردستان ینی ناوەندی گۆڕانکاریەکانە بە ئەرێنی و نەرێنی لە ئێستەیشە باشووری کوردستان و عێراق مرۆڤ دەتوانێت هەڵسەنگاندنێکی ئاوای بۆ بکا کە وەکو هاوڵاتی وەکو گەل لە باشووری کوردستاندا ڕەنگە جاری یەکەم بێ بەم ئاستە بگاتە لووتکەی بێهیوایی بەدەسەڵات لە هەر قۆناغێکی جیاوازە هەندێک تا ڕادەیەکی هیوای ماوە بۆ دەسەڵاتە زۆر جار داواکاری لە دەسەڵات کردووە بەڵام دەسەڵاتێکی ئەوەندە بێباک و بێخەممان هەیە ئیتر هێواش نەک تەنها هاوڵاتیەکانی بەڵکو حکوومەتی عێراقی فیدراڵ و نوێنەرایەتی نەتەوەیە گرتووەکان و سەفیر و قونسڵخانەی وڵاتان لەم ناوچەیە و بە تایبەتی ئەمریکا بۆیان دەرکەوت کە ئەم دەسەڵاتە ناتوانێت ئیدارەیەکی محکەمی دیموکراتی بۆ گەلان و پێکهاتەکانی دانیشتووی هەرێمی کوردستان ئیدارە بدە. بۆیە لە هەموو لایەکەوتوانم بڵم فشارێک لەسەر دەسەڵات هەیە کە ئەو فشارێکە لە ئەنجامی نەبوونی سیاسەتێکی دیموکراتی لە ئەنجامی نەبوونی عەقڵێکی دیموکراتی بۆ ئیدارەدان و بەڕێوەبردن لە هەرێمی کوردستاندا دروست بووە. زۆر جار ئێمە ئەم پەیامانەمان گەیاندووە کە ئیداری وڵات بەم شێوازە نادرێ و بە دیوەکەی تریدا بەڕاستی پارچەبوونی هێزە کوردیەکان لە ناو عێراق و باشووری کوردستان تا ئەگاتە ئاسی چواربەشی کوردستان و چوار دەوڵەتی داگیرکار ئاستێکی پەرتەوازەیی پەیوەندی هێز و لایەنە سیاسیەکانەیە و هەندێک جار پیلانگەڕی لەسەر یەکتر هەیە و بە تایبەتی ئەگەر ئێمە باسی باشووری کوردستان بکەین کە دوو هێزی سەرەکی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستان هەیە بەڵام هەرگیز نەیانتوانی کە هێزێکی نیشتیمانی وڵات پارێز لە هێزە ئەمنیەکان دروست بکەن نەیانتوانی ئیدارەیەکی دیموکراتی کە هاوڵاتی مافی دەربڕینی ڕای ئازادی هەبێ هێز و لایەنە سیاسیەکان مافی کار و خەباتی سیاسیان بە شێوەیەکی فەرمی و بە بێ ئاستەنگ و بێ فشار هەبێ ژنان بتوانن سیاسەتێکی دیموکراتی ڕێکخراوەیی چالاکیەکانی خۆیان و هەڵوێستەکانی خۆیان لە کاتەکانی خۆیان دەرببڕن بەڵکو زۆرترین ئاستەنگی و فشارەکان لەسەر ژنان هەبووە هەموو ڕۆژێ ژنکوژی هەموو ڕۆژێ تێکچوونی دۆخە کۆمەڵایەتیەکە کێشە کۆمەڵایەتیەکان هەموو ئەمانە بەڕاستی دەرئەنجامی نەبوونی ئەو عەقڵیەتەیە بۆ ئیدارەدان دەرئەنجامی نەبوونی یەکگرتووی هێزە کوردیەکانە لە ئاستی هەرێمی کوردستان و لە ئاستی دەرەوەی کوردستان هەموو ئەمانە وای کرد بەڕاستی بەداخەوە بە خۆمان نەبینین هەموو ڕۆژێ فڕۆکە بێفڕۆکەوانەکانی دەوڵەتی تورکیا هەڕەشە و مەترسیەکانی دەوڵەتی ئێران لەسەر ئەم خاکە هەیە لەسەر دوو پارێزگا و سێ پارێزگا کە نەتوانراوە ئیدارەیەکی ڕێکوپێک بدرێ کە بەڕاستی بەشێک لە هێزەکانی خۆی بوون بە دوژمنی ناوخۆی خۆی و خۆیان دەستی داگیرکاریان گرتووە و هێناوێنە بۆ داگیرکردنی وڵاتەکەمان بەداخەوە دەرئەنجامێکی ئاوای لێ ئەکەوێتەوە. ئەمڕۆ بایکۆتی مامۆستایان هەیە بایکۆتی فەرمانبەران و تەندروستکاران هەیە بایکۆتی چین و تۆژەکانی کۆمەڵگە هەیە نەبوونی موچە و خزمەتگوزاری هەیە لە هەمان کاتا وەکو تۆ ئیدارەی بژێوی ژیان و خزمەتگوزاریت پێنادرێ لەبری ئەوەی هەنگاوێک بۆ چارەسەری لەبری ئەوەی ئەم هێزانە بە تایبەتیوانی کە لە حکوومەتدان بێنە لای یەکتر پرۆژێکی چارەسەری پێش بخەن کە وەکو خۆمەگەر لە من بپرسی من هیوام پێیانە چکە پێم وایە لە بنەڕەتەوە بابەتەکە بۆ گەنی کردووە بەڕاستی بەڵام لەبری ئەوەی هەنگاو بە چارەسەری بنێن پەردەپۆشی ناڕزایەتەکانی خەڵک ئەەکەن بەچی بە ئەوەندەی تر پەلکێشکردنی داگیرکاری تورکیا ئێستا ئەبینی ئەوەتانێ لە منتیقەی برادۆست و سیدەکان و ئەو ناوچانە هێزی کوردی جادە لێ ئەدات بۆ داگیرکار هێزی کوردی جەندرما خاتە ناو خۆی و جلوبەرگی کوردی پێ ئەدا لەبەری بکات جلوبەرگی هێزەکەی خۆی پێ ئەدا بە ناوی پاسەوانی سنوورەوە فەرمان لە هەولێرەوە دەرئەکرێەوە ڕوبەڕووبوونەوەی هێزە شۆڕژگێڕەکانی کوردستان لە چیاکانی کوردستان کە ئەوان بەڕاستری بەرگریان لە هەبوون و دەستکەوت و ناسنامە و تەنانەت قەبارەی باشووری کوردستان کردووە. ئێستا بزوتنەوەی ئازادیخوازی گەلی کورد وەکو دەرگای یەکەم وایە لە بەرامبەر
دژمنان و داگیرکاراندا ئەگەر ئەم دەرگایە تێک بشکێنرێ بە دڵنیایەوە دەرگای دووەم و سێم خودی دەسەڵاتەکەی باشووری کوردستانە کە چونکە بۆ دژمنی ئێمە هیچ کاتێک جیاوازی ناکا لە بینی یەکێتیەک و پارتیەک و گۆڕانێک و کۆمەڵێک و تەفگەرێک و پەکەکەیەک و پەیەدەیەک هەموو بۆ ئەو کووردە بەڕاستی ئەمە بەداخەوە ئێستا وەکو ئەمرێکی واقعیش ئێمە ئەوە دەبینین لە ئەنجامی ئەو هێرشانەی ڕۆژی ڕابردوو کە دەوڵەتی تورکیا بە جۆرێک هێرشی فڕۆکەی بێفڕۆکەوانی کردە سەر فڕۆکەخانەی عەربەت کە فڕۆکەخانەیەکی مەدەنیە کشت و کاڵیە و هیچ زەرەر و زیانێک لەو فڕۆکەخانەیە بۆ هیچ شوێنێک نەڕۆشتووە بەڵکو مەشقی سەربازی هێزەکانی دژە تیرۆری تێدا کراوە کە هێزی فەرمین بەڵام دەوڵەتی تورکیا بێپەردە هێرش دەکاتە سەری بە دڵنیایەوە لە هەمان ڕۆژە هێرشەکرێتە سەر بارگای کۆنگرەی نەتەوەیی کوردستان کە جارێکی ترێمە هەردوو کردەوە تیرۆریستیەکە پرۆتستۆکەین شەرمەزاریەکەین بەڕاستی بەناوی تەفگەری ئازادیەوە و لێرە ئێمە پرسیارمان هەیە بۆ کۆمەڵگەی ئێمە پێویستە قوڵبوونەوە لە کۆڵینەوەیکی لەمە هەبێ بۆچی لە ڕۆژێکدا ئەم دوو هێرشە دروستە بێ وەکێن ئەوانەی کە ئامانجن بەڕاستی ئەوەی کە ئامانجە هێڵی یەکێتی نەتەوەییە هاتنە لای یەکتری هێزە ئازادی خوازەکانە ئەو هێزانەی کەیانەوە ڕوبەڕووی داگیرکاری ببنەوە لە کەم و لە زۆر هەڵوی خاوەن هەڵوێز بن بەرامبەر بە داگیرکاری لە هێڵی یەکێتی نەتەوەیی لە ڕووی سەربازیەوە کە هێزی دژە تیرۆر ئێمە ئازانین کە ڕۆڵێکی باشی بینیوە لە ڕووی بەرگریەوە لە هێڵی نەتەوەییدا و کۆنگرەی نەتەوەیی کوردستان ڕۆڵێکی گرنگی بینیوە لە کۆکردنەوەی هێزە کوردیەکان بە تایبەتی بەڵام کام هێزەکە دژی هەردوو ئەمانەیە کام هێزەکە دژە تیرۆرەکەی بووە بە زمان حاڵی دەوڵەتی داگیرکاری تورک کام هێزەکە بە شێوەیەکی بەردەوام دژایەتی کۆنگرەی نەتەوەیی کوردستان و دانیشتنەکانی و هەوڵ و تێکۆشانەکانی کرۆ بێگومان پارتی دیموکراتی کوردستانە بۆیە پارتی دیموکراتی کوردستان ئەمڕۆ بووە بە کەواسووری بەرلەشکری داگیرکاران و بە شێوەیەکی زۆر ئاشکراسی خوڕی ناوخۆیی و پەلکێشکردنی داگیرکاران بەڕێوە ئەبات لە ماوەی چەند ساڵی ڕابردە بەڵام لە ئێستەیە لە بەرەوەی بارودۆخەکەی زۆر تەنگ بووە لە بەرەوەی هاوڵاتیەکانی لێ ناڕازین لە بەرەوەی ڕاینەوە دەوڵەتی پشتی تێکردووە ئیتر ئەو ماسک و دەمامک و پەردەی سڕووی خۆشی لا بردو بە ئاشکرا خیانەتەکە کامە جارێکی تر پێویستی بەوەیەکە هاوڵاتی ئێمە بەڕاستی پرۆتستۆی ئەم خیانەتانە بدات هیچ تۆمەتێک ناتوانێت کاریگەری نەرێنی لەسەر خەبات و تێکۆشانی تەفگەری ئازادی هەبێت چونکە تەفگەری ئازادی تەواوی ئەندامەکانی تەواوی دۆستەکانی تەواوی لایەنگرەکانی هەموو خۆبەخشن هەموو خەڵکانێکی خاوەن فکرێکی دیموکراتی مەدەنی نیشتیمانی ئازادی خوازین ژن پارێزی و ژینگە پارێزین بۆیە هیچ کاتێ ئیشیان بەکاری تێکدەرانە نییە هیچ کاتێک تەفگەری ئازادی کاری بەکاری نایاسایی و ناقانونی نییە تەفگەری ئازادی هێزێکی مۆڵەت پێدراوی حکوومەتی عێراق و لە کۆمیسیۆنی باڵای هەڵبژارنەکانی عێراق مۆڵەتی فەرمی هەیە و لە چوارچێوەی پێوان و یاسا دیموکراتیەکان و دەستوری عێراقیدا کار و خەباتی خۆیەکات هەڵبەتە کاری تێکدەرانە کارێکی ئاسانەوە شەخصیش ئەتوانێت کاری تێکدەرانە بکات نەک حزبێکی سیاسیان هێزێکی ڕێخستنی کۆمەڵگا بەڵام بەڕاستی تەفگەری ئازادی ئیشی بەم جۆرە کردوانە نیە تەفگەری ئازادی پێشتریش لە لێدوانەکە ئاماژەمان پێ کردووە کە دوور و نزیک هیچ پەیوەندیەکی بەکاری تێکدەرانەوە نییە بەتایبەتی لە هەولێردا کە لەژێر دەسەڵاتی خودی پارتیدایە ئەتوانێت بۆ خۆی لێکۆڵینەوە بکە بۆ خۆی بگا بە ئەنجامەکانی و تەفگەری ئازادی بێگومان و کوتم لە چوارچێوەی پێوانە دیموکراتیەکاندا کار و خەباتی خۆی ئەکات و هیچ هەوڵێکی بەم شێوەیەش ناتوانێت تەفگەری ئازادی ڕەش بکات لە ناو کۆمەڵگەدا کۆمەڵگەی ئێمە ئێستا ئەگەر لە ڕابردووشدا تەفگەری نەناسی بێ وەکو خۆی هێدی بۆی دەرئەکەوێت تەفگەری ئازادی کێ بۆچی ڕخنەی لە خودی ئەم دەسەڵاتە و حیزبەکانی چوارچێوەی ئەم سیستمایە و پرۆژەی تەفگەری ئازادی بۆ گەلی کورد و گەلانی دیکە لە عێراق و هەرێمی کوردستاندا چییە گەلی ئێمە هێواش تێدەگات چونکە تەنها تەفگەری ئازادی تەنها ئامانجی خۆشگوزەرانی ژیانێکی دیموکراتی و سربەخۆیی و ئازادیە بۆ نەک تەنها بۆ گەلی کورد بۆ گەلانی دیکەش لە عێراق و هەرێمی کوردستانە ئەگەر پرۆژەی تەفگەری ئازادی کاری پێ بکرێت لە عێراق و هەرێمی کوردستانە بێگومان خۆشبەختی ڕوئەکاتە هەموو هاوڵاتیەک بێگومان ئازادی و دیموکراتی و پێکەوە ژیانێک دروستە بێ کە ڕەنگە هەر خەونی پێخوازرا بێ ڕەنگە ئەو کەسانەشی کە لە ڕابردوودا ڕەخنەگری دەسەڵات بوون یان ڕەخنەگری سیستم بوون ئەگەر سیستم و ئەگەر پرۆژەکەی تەفگەری ئازادی لە نزیکەوە بناسن بە دڵنیایەوە ئەوانیش دەبن بە بەشێک لە پاڵپشتی بۆ پرۆژەی تەفگەری ئازادی چونکە پرۆژەی کۆمەڵگەیە تەفگەری ئازادی هیچ وەکۆڵە دەستکەوتێکی شخصی بنەماڵەیی بەرتەسکی حزبی نییە بەڕاستی ئەوەی کە هەیە لە چوارچێوەی بەرژەوەندی گشتی و نەتەوە و نیشتیمانەکەمان و ئازادی و دیموکراتیدا تێکۆشانەکە بۆیەش ینی تەفگەری ئازادی بە هەدەف دەگیرێت بۆ ئەوەی کە پارچەبوون لە نێوان تەفگەری ئازادی و گەلدا
دروست بکرێ کە ناتوانرێ ئەمە بکرێ بەڕاستی چکە گە لە زانێ کە تەفگەری ئازادی نوێنەرێکی ڕاستەقینەیە نوێنەرێکی ماسکدار نییە ڕوون و ڕاشکرا و هەموو کاتی هەڵوێستەکانی خۆی بەرامبەر بە دەسەڵات و بەرامبەر بە داگیرکاران و بەرامبەر بە هەموو دیوەنەرێنەکانی کە لە ئاستی حکومڕانیدا بەڕێوە دەچێت هەڵوێستی خۆی دەربڕیوە. تورکیا لە ڕۆژەکانی ئۆکۆڵێ شکستەکانی خۆی ئەژمێرێت. تورکیا ئیدی لە سەردەمی دروستبوونی ئاکەپەوە هەتا ساڵی ڕابردووش ئەتوانین بڵێن بەرەو هەڵکشان و هەژمون گەرایی خۆی ڕۆشتووە بەڵام ئیتر لە دوای هەڵبژاردنەکانی ساڵی ڕابردووە هەتا ئەمڕۆژ کە ئێمە قسەی تێدا دەکەین ئاکەپە و مەهەپە مکۆڵێ ڕۆژیان بەرەو ئاوابوون دەچێت ڕاستیەکانیان دەرەکەوێت بۆ ڕای نێودەوڵەتی ناتوانن یاریەکانی خۆیان لە نێوان جەمسەرەکاندا لە ئاسی جیهانیدا بەڕێوە برن و پارتی دیموکراتی کوردستانیش بە هەمان شێوە نەیتوانی ئیداری حکومڕانی بکات نەیتوانی مەلەفی ئابووری سربەخۆ ئەوەی کە شانازی پێوە ئەکرد و ئەوەی بە دەستکەوتێکی گەورەی ئەزانی ئەو پەرلەمانەکەیەتی دەبینین هیچ شتێک بوونی نەماوە حکوومەت و تەنها بنەماڵەیەک بڕیاری لەسەر ئەدات و بینیمان ئابووری سربەخۆکەی چی بەسەر هات بینیمان ڕێکەوتنەکانی لەگەڵ حکوومەتی ناوەندی چی بەسەر هات نەیتوانی لە هیچ ڕوویەکەوە بتوانێت سەرکەوتو بێ بەرامبەر بە داعش بەرامبەر بە داگیرکاران هیچ بە هیچ جۆرە نەیتوانی سەرکەوتو بێ بۆیە لە ئەنجامی شکستدا بێگومان پێویستیان بە هێرش هەیە پێویستیان بە پەلاماردان هەیە پێویستیان بە داگیرکاری هەیە بۆیە بۆ ئەوەی خۆیان بپارێزن سەبارەت بەوەی کێسی خوڕی ناوخۆییە کێن ئەوانەی ڕۆڵیان هەبووە لە پەلکێشکردنی داگیرکاران لە بردومانی سەر فڕۆکەخانەی کشت و کاڵی عربەت بێگومان ئەبێ سیرکەین کێ سوودمەندە لەمەدا کێ دژی ئەوەیە هێزە کوردیەکان بە یەکەوە کار و خەبات و مەشق و تێکۆشان و دژی تیرۆر بن کێ ئەوەی کە نایەوێ یەکێتینەتەوەی دروست بێت و دژی هەموو هەوڵەکانی کۆنگرەی نەتەوەی کوردستانە ئەبێ گومان ئەم هێزە دەبێ ڕۆڵی هەبێ لەم داگیرکاریە و ئەگەرنا هێزێکی داگیرکار بەبێ پاڵپشتی بەبێ زانیاری کەس و هێزی ناوخۆی ناتوانێت بردومانی شوێنێک بکات و معلوماتێک وەربگرێت لە هیچ ڕوویەکەوە پەدەکە ئەگەر بیەوێ وەکو دەڵێ هەموو تاوانبارێک لە ماوەی چەند خولەکێکە ئەتوانێت ئاشکرا بکات چکارچی داهاتی وڵاتێ دراوە بە کامیرە و دراوە بە جاسوس و دراوە بە هێزی ئەمنی بە تایبەتی لە هەولێردا هیچ کەسێک ناتوانێت کار و خەباتێکی دیموکراتی لە هەولێردا بەڕێوە ببە ناتوانێت لە هەمان کاتە ئەتوانێت ئەمە بەکار بێنێ بۆ دۆزینەوەی تاوانبارانیش وە بینی وشمانە لە ڕابردوودا هەر تۆمەتبارێک یان هەر تاوانبارێک کە تاوانێکی ئەنجام دابێیان لێکۆڵینەوەی لەسەر ببێ لە کاتێکی نزیک توانیوێتی ئاشکرا بکە بۆیە دۆزینەوەی بکوژی شەهید دەنیز هێوی بە زووترین کات پێویستە پارتی ئاشکرای بکە ئەگەرنا بە دڵنیایەوە ئێمە دەڵێن نەک تەنها پارتی بەڵکو و دەسەڵاتی کەسی یەکەمی سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێم بەرپرسیارە لە تیرۆرکردنی کەسێکە نوێنەرایەتی یەکێتی نەتەوەیەکە کە تاکە چارەسەرێکە بۆ دۆخی کورد لە چوار بەشی کوردستان و بە تایبەتی لە هەرێمی کوردستان لەم قۆناغەیە پێویستە مەسرور بارزانی کە بۆ خۆی کەسێکی ئیستیخباراتی بووە کە بۆ خۆی سەرۆکی دەستگایەکی هەواڵگری بووە هەتا بە ئێستایشەوە کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە بەرپرسیاری یەکەمە لە ئاشکراکردنی بکوژی شەهید دەنیز و دانپێدانانی لەسەر شاشەکانی تەلەڤیزیۆن وەکو هەر تاوانێکی تر کە کرابێ ئێمە ئەو چاوەڕوانیەمان هەیە ئەگەر ئەو چاوەڕوانیە وەڵام نەدرێتەوە وەکو هەموو هاوڵاتێکی ئەم هەرێمە نیشانەی پرسیاری زۆر گەورە لەسەر ئەو حکوومەتە و دەسەڵاتەکەی و سەرۆکی حکوومەتەکەی دروستەوێ ناکرێ ئەم باشووری کوردستانە ئەوەندەی سیخورتیا بێ بەڵام وڵات پارێزانی هێندە نەبن بە دڵنیایەوە ئەوانەی کە شەهید بوون ئەوانەی کە شەهیدە بن ئەوانەی کە لە مەیدانی تێکۆشانن هەموو خەڵکانێکن کە فیدایانە ڕۆحی خۆیانە بەخشن بۆ ئەوەی سیخوڕان جێگەی خۆیان بەهێز نەکەن لە باشووری کوردستاندا بۆیە گرنگە هەموو هاوڵاتێکی ئەم هەرێمە هەموو هێز ویلایەنە سیاسیەکانی کە بانگەشەیان بانگەوازی بە یەکەوەی و ئاشتی و تەبایی و ئازادی دەکەن هەموو ئەمانە پێویستە ببن بە بەرگری کارێکی مافەڕەواکانی گەلی کورد لە باشووری کوردستان و بەشەکانی دیکەی کوردستانیش بە دڵنیاییەوە دۆخی ئێستا لە هەرێمی کوردستان و پەیوەندیەکانیشی لەگەڵ حکوومەتی ناوەندیدا ئەگەر هاوڵاتی ئاسایی چین و توێژەکان مامۆستایان و فەرمانبەران جگە لە بابەتی موچەی خۆیان بۆ پرسی داگیرکاری بۆ ئەم دۆخەی کە ئێستا هەیە نەیەنە سەر شەقام هەڵوێستیان نەبێ بە دڵنیایەوە ڕوبەڕووی هەموو ماڵێکمانە بێتەوە بە دڵنیایەوە ئەوەی کە هەبووە ئەوەی کە بەدەست هاتووە لە دەستمانە چێ بۆیە ئێمە زۆر بانگەوازیمان کردووە حەزەکەین لێرەش و جارێکی تر ئەو بانگەوازیە دووبارەکەینەوە ئەگەر خەڵکی هەرێمی کوردستان خاوەن هەڵوێست نەبێ ئەمڕۆ کوڕەکەی ئەو نیە ئەمڕۆ کچەکەی ئەو نییە بە دڵنیایەوە سبێ ڕوبەڕوویە بێتەوە ئەگەر هێز ویلایەنە سیاسیەکان ڕازگۆن لەگەڵ پرسی یەکێتی نەتەوەیی ئەمڕۆ
قورسترین دۆخی ئەتوانم بڵێم مەترسیدارترین دۆخی ڕەوشی هەرێمی کوردستان بە گشتی کوردستانی گەورەیە بۆیە هەموو هێزە سیاسیەکان ئەگەر هێزێک نایەوێ بەشدار بێ لە هەڵوێزدا بۆ خۆی بۆ بەشێک لە داگیرکاری ئیتر کاتیەوە نەماوە یاری لەسەر پەت بکەی کاتی ئەوەیە بەڕاستی ئێستا کاتی ئەوەیە کە هەموو هێزەکان بەڕوون و ڕاشکرا و هەڵوێستی ڕاستەقینەی خۆیان دەرببڕن و خاوەنداری لە پرسەنەتەوەی نیشتیمانیەکانمان بکەن